ئەمە چییە؟ ڕسمە؟ بۆ چێو کردووە؟ بەڕاست؟ ئەوە چییە پێم بڵێ لە ڕسمەکە؟ بەڕاست؟ ئێوانە چییە؟ بەڕاست یانی چییە و دڵە؟ منە خۆشە؟ دڵە زۆر بۆ کردم و دڵێکی شما منداناوە بە گەورەی زۆر زۆر سوپاس. ئێلاخان دووەم جارەیە بۆ لای ئێمە وانە؟ چۆنە لە تەجروبەکە لەگەڵ ئێمە؟ زۆر دڵی خۆش یعنی زۆر لە خوا بەزدادە. پێشتر دکتۆری تری بینی و هەرێکم دکتۆریشی؟ دکتۆری تری بینیەوە بەس لەگەڵ ئێمە ڕێککەوتووە. سوپاس بۆ خوا. وەرە باش شتێکی جوانیش بێمە بۆی ڕسمی پێ دروستکەی. ئەوەی کە ئێمە لێرە ئەیکەین ئەوەیە کە هەوڵە دێنە مناڵانەوە مناڵی خۆمان سیر بکەین. بۆ سپاس بۆ خوا دەرەنجامی کارەکەمان باشەوە ئێلەخان خۆشەویستوین. ئەمە هەڵەگرم دوای هەڵێواسم باشە. ڕێز و حورمەتی دکتۆر گوڵ ساڵح جاب لە سلێمانی.